The United States military began major combat operations in Iran. سەرچاوە ڕۆژنامەوانیەکان ئاشکرای دەکەن دوای شکستێنانی پلانی ئەی کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە خەیاڵدانی خۆیدا نەخشەی کێشابوو، گوایە دوای بە لە نێوبردننی ڕێبەری باڵا و بەشێک لە سەرکردایەتی و بارەگاکان بە ملیۆنان هاوڵاتی ئێرانی دەڕژێنە سەر شەقام و دژی دەسەڵات دەوەستنەوە. ئێستا ترامپ ناچار بووە گۆڕانکاری بکات و پەنا بۆ پلانی بیبەرێت. بەپێی ئەو سەرچاوانە تاوەکو ئەم ساتە نەک هەر پلانی ڕوخاندنی دەست بەجێی ئێران شکستی هێناوە، بەڵکو بە پێچەوانی پێشبینیەکانی دۆناڵد ترامپەوە ئێرانیەکان لە سەرکردایەتی وڵاتەکەشیان هەڵ نەگەڕانەوە و بازنەی ململانێ و بە ئامانجگرتنیشیان فراوانتر کرد. بەپێی لێکدانەوەکان سەرۆکی ئەمریکا ناچارە گۆڕانکاری لە استراتیژی جەنگ بەرامبەر ئێران بکات. پاژەوەی دەرکەوت لێدانی یەکلاکەرەوەی سەرکەوتوو نەبوو، هەر بۆیە پەنا دەباتە بەر سیناریۆی سوککردنی هێرشەکان و جەنگێک کە تێچووی کەم و درێژخایەن و زیانی زۆر بێت. لە یەکێک لە لێدوانەکانی لە ڕۆژی هەینی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئاماژەی بەوە کرد ئەگەر ئێرانیەکان سەرکردەیەک هەڵ نەبژێرن لەگەڵ واشنتۆن و سیاسەتی واشنتۆن بێتەوە، ئەوە ئەمریکا ناچار نییە هەموو 5 ساڵ جارێک هێرش و پەلامارەکانی دووبارە بکاتەوە. ئەو لێدوانی سەرۆکی ئەمریکا هاوکات بوو لەگەڵ دزەکردنی چەند زانیاریەک بۆ میدیاکانی ڕۆژئاوا کە باسییان لە سیناریۆی چاوەڕوانکراو دەکرد بۆ کەمکردنەوەی قەبارەی بۆردومانەکانی ئەمریکا بۆ سەر ئێران بۆ ئەوەی زۆرترین ماوە بەردەوام بێت. چاودێران دەڵێن ئەو بیرۆکەی هەمیشە بانگەشەی بۆ دەکرا بۆ بەستنەوەی خۆشگوزەرانی و ئاسایشی قەوارەی زایۆنی لەگەڵ خۆشگوزەرانی و ئاسایشی وڵاتانی ناوچەکە لەگەڵ ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2023 کۆتایی هاتووە ئیسرائیل کەوتووەتە نێو بەرەنگاربوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ وڵاتانی ناوچەکە و کۆمەڵگەی نێودەوڵەتیش. بەر لە ئاگربەست لە لوبنان سەرۆگۆزیرانی قەوارەی زایۆنی هەڕەشەی ئەوەی دەکرد ئەگەر لوبنان حیزبوڵڵا چەک نەکات ئەوە خۆیانە و کارە دەکەن کە ئامانجی ئەو پلانەش بریتیە لە هەڵگیرسانی جەنگی نێوخۆیی لە لوبنان و بەگژیەکداکردنی لوبنانیەکان لە پێناو بەرژەوەندی قەوارەی زایۆنی. ئەمەش لە کاتێکدا لە دوای ڕزگاربوونی سووریەکان لە ڕژێمەکەی بەشار ئەسەد نزیکەی هەموو وڵاتانی جیهان بۆ وەستان لەسەر پێی خۆی یارمەتی سووریای نوێ دەدات. بەڵام قەوارەی زایۆنی هەوڵی لە نێوبردنی دەوڵەتی سووریا و هەژارکردنی دانیشتوانەکەی و پەرتەوازەکردنی پێکهاتەکانی دەدات. بۆ ئەوەش کە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ بەدی بهێنێت، بنیامین نەتانیاهۆ سەرۆگۆزیرانی قەوارەی زایۆنی هیچ بربەست و ڕێگریەکی نییە هەر لە برسیکردنی ناوچەکەوە تا بەرزکردنەوەی خەرجی سەقامگیریەکەی. برسێتی، هەژاری، داپلۆسین و شکستی ئابووری ناوچەکە پلانێکی داڕێژراوی قەوارەی زایۆنیە بۆ ملکەچکردنی وڵاتان و گەلەکانیان. ئەمە لە ڕابردوودا تەنیا بانگەشەیەک بوو، ئێستا بووەتە پلانێکی ئاشکرا کە بە دارایی و سامانی ناوچەکە خۆی جێبەجێ دەکرێت.